لێبێ خۆشەویستان تەوەری یەکەمی بەرنامەکەمان قسەکردن لەسەر ئەو مامەڵە دەرونی و هەڵسوکەوتە دەرونیانەی کە پێویستە لە نێوان هەریەک لە تاکەکانی خێزاندا هەیە. بێگومان زۆر جار کێشە دەرونیەکان یان نەخوێندنەوەی دەرونی بەرامبەر و سایکۆلۆژیای بەرامبەر وا دەکا کە کێشەکان بەرەو کێشەیەکی کۆمەڵایەتی و قورس هەنگاو بهاوێن. بۆ قسەکردن لەسەر ئەو شێوازە دروستەی یا خوێندنەوە دەرونیەی کە هەریەک لە پیا و ژن بەرامبەر بە بەوی دیکە پێویستە بیگرنە بەر، میوانداری زۆر بەڕێز محەممەد سعید شارەزا لە گەشە و تەندروستی کۆمەڵمان کردەوە. مامۆستا محەممەد زۆر بەخێر بێ و سوپاس بۆ ئامادەبوونت. ئاڵۆزیە دەرونیەکان یا کێشە دەرونیەکان یا ئەو نەخوێندنەوە دەرونی کە ژن و پیا بۆ یەکیانێت تا چەند هۆکار و سەبەبی کێشە و ناکۆکیەکانی خێزانن. سەرەتا پیرۆزبایی ساڵی نوێی کۆچی یەکەم لە هەموو موسڵمانان خۆزگە بەقەدەر گەورەی کۆچەکە گرنگیشی پێدرا نەک وەک مامۆستایەک دوێنێ فەرمووی تەنیا لە ڕەمەزان و تەنیا بۆ حەج مناسبەی حەج ساڵی کۆچی ئیحتیمام پێ بدرێ. لە ڕاستیە ئەو کێشانەی کە ئێستا دروست بوون، ئەو کێشە کۆمەڵایەتیانە کێشە خێزانیانی کە ئێستا سەریان هەڵداوە، زۆرێکیان زۆر جیاوازن لەوانەی کە پێشتر هەبووە لە جیلەکانی پێشترە هەبووە، چونکە بمانەوێت نەمانەوێت ئێستا تەکنەلۆجیا، تۆڕە کۆمەڵایەتیەکان، فلیمە دۆبلاشکراوەکان، ئەمانە کاریگەریەکی زۆر سلبیان بەجێ هێشتووە لەسەر خێزانەکان وە کێشەی زۆر نوێیان هێناوەتە ئاراوە کە پێشتر ئەو کێشانە نەبوون. ئەمە گەر باسی کێشەی دەرونی بکەین، من نایم زۆر قوڵ بچینە ناو مۆزوعی لە دەرونەوە ئەمانەوە، نا ئێمە بێ بیر لەو بکەینەوە هەمومان، هەموو ئینسانێک دوو بەشە، ینی جانبی دەرونیەکە سەرچاوەی جانبی هەڵسوکەوتەکەشێتی. من لەکوێ بە ڕوویەکی خۆش بێم بەرەو ڕووی تۆ، لەکوێ ناوچاو مۆنکەم بێم بەرەو ڕووی تۆ، تۆ هەمیشە وا مرتاحی کە من ببینی ڕووم خۆشە لەگەڵتا، دەم بەزەر دەخەنەم لەگەڵتا، تۆش دڵت خۆشە بێ. یان بە پێچەوانەوە ئەگەر من ناڕەحەت بووم، خەفەتێکم پێوە دیار بوو، ئاسایی دیار نەبووم، تۆ بیت هەوڵ بەد من دڵخۆشکەیت، بزانی هۆکاری ئەم بێتاقەتی من چییە، هۆکاری ئەم ناتەبیعیی من چییە، بۆ وەک دوێنێ نیم. دروستە. لەبەرەوە زۆر گرنگە لەو جانبەوە ژن و پیا و بە تایبەتی ژن و پیا و بۆ ئەوەی خێزانێکی بەختەوەر بن پێش هەموو شتێکە بێ ئاگیان لە جانبی دەرونی یەکتر بێ. ئەمەش کۆمەڵەش دەگرێتەوە کە هەر لە سەرەتاوە دەبێ حسابیان بۆ کرد بێ. دائیمەن ناسینی یەکتر، ناسینی کەسایەتی یەکتر، ناسینی دەرونی یەکتر سەرچاوەیە بۆ ئەوەی کە بزانی مامەڵی لەگەڵا بکەی. مەبەستم چییە بە کەسایەتی؟ کەسایەتیەکان جیاوازن. خۆی زانایەکی کۆمەڵایەتی هەیە، خەڵکی میسر ئەڵێ ئەگەر تۆ خێزانەکەی خۆت، هاوسەرەکەی خۆت لە ناو هەموو هاوسەرانی دنیا هەڵبژار دەبێ، یعنی هەموویان کۆ بووبوونەوە تۆ ئەو هەڵبژار دەبێ، ئیلا ناتەواویەکی تایە، شتێکی تایە کە تۆ نەدویست تۆتیای بێ. کەوا بوو ڕازی بوون پێی سەرچاوەیە کە بۆ بەختەوەری تۆ. کەسایەتیەکانیش ینی ئەم ڕۆک و جاران نییە، یعنی ئێستا جیلی تازە، هاوسەرانی تازە بەڕاستی ئەبێ بخوێنەوە، هەروە خۆیان فرێنیانەنە ئەم تاقیکردنەوە قورسەی ژیانەوە. جیلەکانی پێشوو زۆر دوور نەبوون لە یەکترەوە، یعنی هەمووی لە باو باپیرانەوە کۆمەڵەشتی بۆ نەقڵە بوو، لە کۆمەلگاکەوە کۆمەڵەشتی بۆ نەقڵە بوو، لەبەرەوەی کۆمەلگای ئەو سامان هەموو کۆمەلگایەکی واقعی بوو. ئێستا کۆمەلگای وەکو شارەزایەکی بواری میدیاڵێ کۆمەلگای دیجیتالیش هەیە. ئێستا زۆرێک لەمانەی کە ئێستا هەند زۆربەی ژیانیان لەناو دیجیتاڵان، لەناو تۆڕە کۆمەڵایەتەکانیان، تۆی هێنیتە دەرەوەی خیتە ناو واقعە، هاوسەرگیری واقعە، ژیانی واقعیە، تۆی خیتە ناو ئەو ژیانەوە، ینی بەبێت تەفسیرەوەی گوازیتەوە بە واقع. ینی زۆر جیلی تازە پێویستیان بەوە هەیە دەوراتیان بۆ بکرێتەوە، تەنانەت ینی گرنگی پێدان. ئێستا خۆمان هەمومان ئاگامان لێ نسبەی تەلاق تەواو زیادی کردووە، بۆ کەواتە ئەوێ فریای خێزانەکانمان بکەین لەبەرەوەی کۆمەڵگای ئەمە وەکو کۆمەڵگای ئەوروپی نییە. کەواتە مامۆستا بێژن و پیا و چۆن مامەڵە بکەن بۆی کە تووشی کێشە نەبن؟
وەک ئەرزم کردی لە ئەوڵەوە ناسینی کەسایەتی یەکتر جارە بزانە ئەم هاوسەری تۆ لەکوێ گەورە بووە لە چل لە ناو چه عائلەیەکە گەورە بووە تەبعی چۆنە ئەمە نەک بۆ ئەوەی لە کاتی شەڕ و ناڕەحەتیە لێی پێی جاری وا هەیە ژن و مێرد بە یەکۆدانیشن لە حاڵەتی خۆشیشە کێشە دروست باسی ڕابردووی خۆیەکە کاتی خۆی من پیاوەکە بە زۆری پیاوەکە لەم جانبەوە باسی ڕابردووی خۆیە کاتی خۆی دایمن لە درۆ بووم ئاوا چەتور بووم ئاوا شەڕەسەگم مەکردو ئاوا چی مەکردو ئەمە ژنەکە لەو کاتە پێکەنێ ئاساییە بەلایەوە بەڵام دوایی کە شەڕێم تۆ هەر لە دەرەوە بووی تۆ هەر خەریکی شەڕسەگ بووی تۆ نازانم چی ینی تۆزێک ئەمانە دەوری هەیە گرنگە بزانین کە من چەند نمونەیەکتان بۆ باسکەم لەسەر ئەو مۆزوعە ینی مڕعاتکردنی حاڵەتی دەرونی چۆنی ئەکرێت لە کوێیت بەحسێک کرابوو لەسەر نسبەتی تەلاق بۆیان دەرکەوتوو لە نەتیجەی بەحسەکە کە زۆربەی تەلاق لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستە و بەتایبەتی لە وڵاتە عەرەبیانە کە ئێمەش بەشێکی لەوان لە دوای سەعات دووە دەست پێەکە ڕوەدا تەوان هۆکارەکەی چی بووە؟ هۆکارەکەی ئەوەیە پیاو کاتێک ئەچێتە دەرەوە بۆ ئیش و کار ینی دەرکەوتۆ پیاوی نتیجی کۆمەڵە بەحسی ترە دەرکەوتە پیا ڕێژی قسەکردنی پیا و 8,000 وشەیە پیاوی نۆرمەڵ 8,000 وشەیە لە ڕۆژێکە بەڵام ژن 18,000 وشەیە لە ڕۆژێکە ئەمە ژنی نۆرمەڵ ینی ئەگینا غێر نۆرمەڵیش زیاتر ئەتوانێت کاتێک پیاو لە دەرەوەیە نزیکەی لەو 5,000 سەرف کردووە کاتێک کە ئێتەوە بۆ ماڵەوە زۆر هیلاکە 3,000 پێماوە ئەم 3,000 بەش کاتا کاتی خەوتن ژنەکەش لە ماڵەوەیە زۆربەی ژنی ڕۆژهەڵاتی ئێمە تا ئێستاش ژنی ماڵەوەن لە ماڵەوەیە 18,000 پێ گریمان هەشتیشی سەرف کرد بێ لەگەڵ ئەم و ئەوە هێشتا 10,000 پێ ماوە لەبەرەوە کاتێک کە پیاوەکە ئەگەڕێتەوە ئەو پرسیار زۆرەکە لەکوێ بووی چیت کرد بۆ تەلەفۆنم کرد جوابوو نایە بۆ ئەویش هەر بە ئەو ناجوابێتەوە بەڵێ نا ئێوە ژنیش بێ بەڵێ قەنەعەت ناکە ئەبێتە فەرتەنە ئەبێتە شەڕ لەما طبعا لێرە ئەگەر ئافرەت شارەزایی هەبێ ینی وەکوتم ئەو جانبە شارەزا بێت کە پیا و ئاوهایە کە لە دەرەوە بوو قسەی کرد کەمی پێ ئەمێنێت هیەوە نیە احتیمام بەمنادا لە چەند حاڵەتێکە هەندی ئافرەت هەیە کە زۆر کەمنەتقە زیاتر سێری مۆبایلەکە خەریکی ئینتەرنێت یان ئەوەی سێری تەلەڤیزیۆنەکانی نمونەی زیندومان بینیوە کە پیا پێوتووە شوت بە تەلەڤیزیۆن کردووە کە قسەیەک ناکەی هیچمان لەگەڵا ناڵی ئەی ئەمە لەم کاتەیە ئەبێت چی بکەی لە کاتێکا کە ئەزانی ئەم ئەزانێت ئەو ئافرەتەکە ئەم مێردەی لە دەرەوە بووە ماندوو بووە پێویستی بە ئیسراحەتە بێدەنگە سەرناخاتە سەر هیچ قسێکی لەگەڵا ناکات بەڵام لە بەرامبەرە ئەو وای پێ ئەڵێت لەم کاتێ ئەبێت چی بکات ژنەکە ئەگەر تەمان ئەوە یەکێکە لە نەخۆشیەکان ینی ئەوە خۆی خۆسەر قەڵکردن بە تۆڕە کۆمەڵایەتەکان و بە چات و بە حەڵقەکان و بمانە ئەمە ئێستا خرای ڕیزی ئالوودەبوونەوە ئەو هەمومانەوە ئەزانین ئەوە نەخۆشیە ئەسڵە بێ ئەویان چارەسەر کرێ ئەوە تەبیعی نییە یعنی من بەڕاستی هەر لە ماوە پێشوە ژن و پیاوم بینیوە جیابوونەتەوە لەسەر ئەوە جیابوونەتەوە لەسەر ئەوەی کە جەنابەت باسیەکی لەبەرەوەی وەلە خۆی اعتراف ناکە کە لەسەر ئەو بووە بەڵام من بە تۆ ئەڵێم ژنێک هەر لە ئێوارەوە هەتا چواری بەیانی خەریکی یاری پۆ بجی بێ و مناڵیشی هەبێ هاوسەریشی هەبێ تەمان کۆمەڵە ئیلتزاماتی تریش دروست دەبن دەوامە کەس و کارە میوانە ئەم لای ئەو لای ینی ئەم حاڵەتە چۆن دەچێتە سەر ناچێتە سەر ئەخیر جار ئەتەقێتەوە ینی ئەو وەسعش نەخێر خۆکە پیاوکە لە ئیش ئەگەڕێتەوە بۆ ئەوە ناگەڕێتەوە دڵی خۆش بێژنەکەی قسە ناکە خەریکی تەلەڤیزیۆن ئەی باشە ئەمە نانێکی ناوێ ئیسراحەتێکی ناوێ بەدەر لەومە بەزەوە نی ئەو ئافرەتە بە بەردەوامی سێری و تەلەڤیزیۆنە بکات دوای ئیسراحەتکردن دوای نوێشکردن دوای نان خواردن ینی دانیشی سێری تەلەڤیزیۆنەکە لەوانەیە لە حاڵەتێکا و پیاوی خۆش بێت کە قسەی لەگەڵا بکەی بەس دەبینی ئەو ئافرەتە مەشغوڵە بە ئیشێکی ترەوە نەگەر سیرکردنی تەلەڤیزیۆن بەڵام لە بەرامبەردا تەقاڵێکی وای لێ ئەدرێت دائیمەن ژن و پیا و ماندوو ئەبن لە حاڵەتی ماندووبوونە هەردووکیان بە دوو ڕێگە ماندووبوونیان دەرەبڕن پیاو کە ماندوو ئەبێ وەکوتراوە مێشکی پیا و سنۆقیە کە چۆن ناو سنۆقیەکەەوە ئاگەی لە سنۆقەکەی تر نییە بەس مێشکی ژن شەبەکیە ینی دائیمەن ئیشەکە هەموو شتەکان ڕەبتیان بە یەکەوە هەیە ئەمە هەر ئەلمیە نەمەش سەرمێنراوە پیاو کاتێک کە ماندووە بێ حەزەکە
بچێتە نە ئوسنوقە بەتاڵی کە هەیە لە مێشکیا ئەو کاتێک ئەیبینی چییە کا پیا و حەسەکە بچێتە ژوورەوە خۆی مەشغوڵکە بشتێکی زۆر تافی وسادەوە جای وای 2 سعات بەس خەریکی مۆبایلەکەیەتی و هیچیش نییە هیچ شتێکی مهمیش ناکە یا جاری وا هەیە سی تەلەڤیزیۆنەکە ئاگای لە تەلەڤیزیۆنەکەش نییە بە تەواوەتی بۆ چکە ئەمە ماندوو ئەوێ بۆ پشوو بە بە پێچەوانەوە ژن کاتێک کە زۆر ماندوو بێ ئەبێ قسە بکە و ئەبێ گوێشی لێ بگیرێت ئەگینا مێشکێ تەقێت ینی واڵن ئەڵەگەر ژن ماندوو بوو قسە نەکات و گوێشی لێ نەگیرێت مێشکێ تەقێت و گوێگرتنەکەش بۆ ئەوە نییە ئەلە پیاوەکە کۆمنتی لەسەرما بێ بەس گوێ بگرێ هیچی تر یعنی هیچ نەڵێ نەئان نەنا بەس گوێ بگری کە زانیت ئەو ماندووە لە ڕاستیە ینی گرنگە ئێمە لە ئاگامان لە یەکتر بێت خۆ من ئەم شتە بە شێوەیەکی نایڵم ینی کە پیاو گەڕایەوەی ترە بێژن وەکو عەبدوڵا بێ و هیچ شتێک نەڵێ و ئەی باش ئەگەر پیاوەکە گەڕای و ژنەکەش لەو ماندووتر بوو ئەی ئەگەر ژنەکە لە حاڵەتی مانگانی خۆیان بوو ئەو کاتە چی کە ژن لە حاڵەتی مانگانە ینی ئەوەژە بە عیلمیان سەرمێنراوە کە حاڵەتی دەرونی ئاسایی نییە تەنانەت ئەلەن ئەگەر بەسیترین ئیشیش بکات و ئازانە هیچی نەهێشتووە ئەوڵێنێ ئایا پێ لەم کاتە مڕعاتی دەرونی ئەو ئەکات کە ئەم حاڵیەتی بەم شێوەیە ینی مڕعاتکردنەکە ئەبێ وەگوتم دیراسەی سایکۆلۆژیای یەکتر بکەن ژن و پیاو بزانن پیاو هەیە عەسەبیە ئایا لەگەڵ پیاوی عەسەبیە چۆن مامەڵا کرێ ئاخر بۆیە وتم تۆ ئەگەر هاوسەرەکەت لەناو هەموو هاوسەرانی نیامژێری ئیلا لە شتێکە کێشەیەکی هەیە هاوسەرەکەی عەسەبی نییە بەڵام زۆر عەقڵانی وردە لە عەسەبیەکە زیاتر پێویستی بە ڕەچاوکردنە پێویستی بە مڕاعات هەیە چونکە هەموو شتێک حسابی بۆ ئەگات زۆر باشە مامۆستاوەک دەزانین زۆربەی جار پیاوان لە دەرەوە تووشی گرفتێکە بن تووشی کێشەیەکە بن کە دێنەوە ماڵەوە تۆ هەست بەوە ناکەی کە ئەم پیاوە لە دەرەوە ینی بەوە نازانی کە تووشی گرفتێک بۆ تووشی کێشەیەک بۆ بەس دەبینی کە دێتەوە دەموچاوی یا بەیەکا و حاڵەتی باش نیە بێ لەو کاتەیە خانمی ماڵ چۆن تەعامل لەگەڵ ئەو پیاوەیە بکات بۆی کە هیچ کێشەیەک دروست نەبێت گومانیان نییە چۆن نەخۆشە گەچێتە بەردەمی پزیشکێک تۆ بە حسابی ئەو بکەیت لەو کاتە چونکە ئەویش حاڵەتێکی نەخۆشیە ئەگەر ئاسایی نەبێت یەکەم جارێ بە خێراتنەوەیەکی گەرم باشە زۆر سەر نەخاتە سەری لەو کاتە تا وردە وردە هێمن نەبێتەوە دائنیشێت دەنگ و باس خەبەری لە پرسێ چی بووە چی نەبووە کێشەیەک نەبووە شتێکەکرێ بە من بیزانم بتوانم چارەسەرێک هەبێت لای منەوە بەم شێوە مڕعاتی بکات لێی دەربێنێت یا توانە پەلەیەکی بۆ بێنێ ئاوێکی سارد میوەیەک پەلە نەکات هیچ نەبێت پەلە نەکات ینی پەلە نەکاتە خۆی هێمە نەبێتەوە هاوسەرەکەی دوای وردە بە قسەی خۆش دەتوانێت لێ دەبێنە بزانێت چی بووە چی ڕوویاوە بەڵێ ئەتوانێت بۆچی ناتوانێت بەڵام لەو ڕێگەوە بەڕاستیە ئەگەر خۆ پیاوەکە نەیویست ئەم خەبەرەی دەرەوە بگەێنێت چکە ڕەنگە پێی باش نەبێ بەڵام لە هەمان کادا زۆربەی جارە بینین کە پیاوان کە دێنەوە دەرەوە کێشەی دەرەوە ئێهێنە ماڵەوە و لە ماڵیشەوە کێشە دروست دەکەن ئەو ناڕەحەتی و تەنگەژەی کە لە دەرەوە تووشی هاتوو کە تووشی ئەو کێشەیە بۆ بەژنەکەی خۆی دەری ئەبڕێت ئەبێ لەم کاتەیە پیاو چی بکات ئەبێ لەم کاتەیە ژن چۆن بزانێت کە ئەم هاوسەرەی کە ئەم مێردەی کێشەیەکیە کە بتوانێت چۆن تەعاملی لەگەڵ واللهی ئەگەر یعنی کابرا ئاوا بگەڕێتەوە وەکو ڕۆژان نەگەڕێتەوە هەر ئەوە خۆی نیشانەیەکی وازحە کە ژنەکە نابێت سەرخاتە سەری ینی ئەبێت تەحمل کات حتا ئەگەر پیاوەکەش توو ڕەبوو ئەبێت تەحمل کات ڕەدی نەداتەوە جوابی نەداتەوە لەو کاتە ئێمە هەمومان چەند جار بووە توو ڕەبوو بین تەنانەت دەگەر لە ماڵی باوکو دایکیشا بوو بین پێش هاوسەرگیری کاتێککە عەسەبیەتێکمان بوو بێت توو ڕەبوونێکمان بوو بێ دوای دڵمان بەس بەوە بۆ خۆش بوو کە دایک و باوکمان لەو کاتە جوابیان نەداوینێتەوە ئەگەر جوابیان نابێتەوە ئەوەنەی کە وەزعەکە تێک چووە بەسەریەکە تەحملکردن جواب نەدانەوە سەر نەخستنە سەری باشترین ڕێگایە لە ڕاستیە تۆ کە بزانی کابرا ئاگری لێ ئەبارێ وانە نەشتوانی بزانی کە دەستی لێبەی لە مەوزوعە زیاتر بشێوێ بێدەنگ بە خۆ هیچ کەس تا سەر عەسەبی نییە ینی دوو ڕۆژ لە سەر یەکشتی وا نابێ ینی هەر چەند سەعاتێکە خایانێ وردە یا ئیسراحەتی کرد سەرخەوێکیش کات فەرقەکە لە ڕاستیە لەبەرەوە تاکە ڕێگە هەر ئەوەیە بێدەنگ بێت لەو کاتە ئەگەر زانی چارەسەرەکەی پێ ناکرێت زۆر باش مامۆستا محەممەد دەستێوەردانی ماڵە خەزوورانی هەردوو لا بۆ نێو ئەو خێزانە بچکۆلەی کە دروست کراوە تا چەند نەچێتە
چوارچێوەی مامەڵە دەرونیەکانەوە. هەروەها زۆر جار ئافرەت بەراوردی خۆی بە ماڵی خوشکەکەی یا بە ماڵی باوکی یا بۆمنە لە ڕووی قەنەفە و جوانکاری و سیارە و ئاڵتون و جلوبەرگەوە بەراوردی خۆیەکە بە خەڵکی دیکە کە ئەم لەو ئاستانیە و بەجۆی لە جۆرەکان دەرونی مێردەکەی ئازارەدا. ئەمانە تا چەند ئەچنە چوارچێوەی ئەو مامەڵە دەرونی کە پێویستە هاوسەران لە نێوان یەکترا بیکەن. بەداخەوە یەکێک لە سەرچاوی کێشەکانی خێزان تەدەخولی ماڵە خەزوورانی هەردوو. یعنی ئەمە بە شێوەیەکی گشتی لە کۆمەڵگەی ئەمە تەواو بەرجەستەیە کە ئەسڵ ئەوەیە ژن و پیا و نەیاڵن بە هیچ ماعک ماڵە خەزووران تەدەخولکەنە ناو حیاتیانەوە ئەبێ نەیاڵن، یعنی نێڵەن خۆمە مەستمەوە نیە بچن بە گژیان ناشڕێن، نە هەر بە قسەی خۆش مەجال نەدەن ئەوان تەدەخولکەن لە حیاتیانە وە کێشەی ماڵە خەزووران نێنە ناو کێشەی ماڵی خۆیانەوە. پێویست ناکە برایەکی هاوسەرەکەت ئەوێژن بێنێ یان خێزانی هەیە کێشەیەکیان هەیە تۆ تەدەخولی تیا مەکە. ینی ئەمە خۆی بۆ خۆی گرنگانی تۆگە تەدەخول و تیاکردیانی بەشێک لە کێشەی ئەوان هێنایەوە خێزانەکەی خۆتەوە. بەراوردکردن یعنی یەکێک لەو شتانەی کە بەجددی پیا و زۆر پێی تێگەچێت ئەوەیە کە خێزانەکەی ئەو بەراورد کە بە خەڵکی کە بەراورد کە بە زاواکەی تریان، بەراورد کە بە دراوسێکەیان، بەراورد کە بە هەر کەسێکی کە بەڕاستی پیا و بوشتن زۆر تێگەچێت دەرونی پیا و زۆر قورسە بە دڵنیاییش و ئافرەتیش وایە، بە دڵنیاییش و ئافرەتی شەر وایە، یعنی ئافرەتی وایە و ئاو چیەکە و چیەکە و چیەکە و تۆ چیەکی ئەم شتانە بە هەمان شێوە تەواو ئەو قسەیە هەستن وەکو ئەرزم کردی یەکێک لە سەرچاوەکانی کێشەکان ڕێگەدانە بە تەدەخولی خێزانی هەردوو لە ینی من لەگەڵ ماڵێکە ئەوە ئەم جۆرە کێشانەمان باس کرد ئافرەتەکە وتی ئێمە چەند خوشکێک بووین کە شومان کردووە یەک بە یەک شوێنێکە حتا یەک ساڵ لە دوای شوکردن کە ڕاوینێتەوە بۆ ماڵەوە باوکمان ڕووی نەداوینێتێ بە خێراتنی گەرمی نەکردوین ماچشی نەکردوین. خۆمە خەڵکێکی عشار بوو ڕەنگە تۆ بڵێ ئەجاوە چۆنە بێ ئەمانە طبعا هەدەفەکەی چی بووە؟ تەنیا هەدەفەکەی بە پەیامێ با بەگوێچکەیە تۆ کە لەم ماڵا دەرچووی دەبێ خەریکی هێلانەی خۆت بیت، ئەبێ خەریکی ماڵ و مناڵ و حاڵی خۆت بیت بە تەمامە بە ئەم هێلانە کۆنە هەروە بمێنێ بۆ تۆ. بۆیە بەراوردکردنەکە زۆر سەقەتە، یعنی کێچ بەتەما بێ لێرە لە دایکی بەردەوام سێژەمە خواردنی خستوتە بەردەستی و قژی بۆ دایەناوە و برا نازی کێشاوە و باوک نازی کێشاوە زۆر جەمانسا خۆی شت لە ماڵی مێردیا ببینێ ینی تۆقعی نەکە زۆر جار خۆشی بەراورد دەکا بە خێزانە تەقێوە کۆڵێ تەمسیلیەکەی نێو زنجیرە دراماکان خۆزگە دراوسێکەشی بووە. وەک عەرزم کردی من ئێستا یەکشتمێ لە کێشەی مناڵ زۆر ئێستا پێیا بووە، کێشەی مناڵ پەیدا بووە بۆ هی ئێهمالی دایک و باوکەکانەوە. من ینی ئەو قسەیەم کردووە وتومە حتاوەکو دایک و باوکەکان پشت نەکەنە تەلەڤیزیۆن وەڕوو نەکەنەوە مناڵەکانیان مەبەستمەوە نیە هەرسەری تەلەڤیزیۆن نەکەن، بە تایبەت مەبەستم زنجیرە دەوڵەشکراوەکان سەدەڵقەیەکان بەتەمای ئەوە نەبن مناڵەکانیان تەندروست دەرچن. یان دایک و باوک دڵی بەچی خۆش دڵی بەو خۆشە ئایپادێکی خستۆتە بەردەستی مناڵەکەی یا مۆبایلێکی خستۆتە بەردەستی مناڵەکەی یان مناڵەکەی هەمال کردو بە پلەستەیشنەوە ئەلە بەس نییە سرم نایەشێنە و مەشغوڵ بە پێ و بێدەنگە، بەڵام لەو مناڵەکەی مەگەر خوا بزانێت چیەکەوێتە بەرچاوی لە ڕێی ئینتەرنێتەوە کە بە ئاشکرا بە مناڵەکە شێوە دیارە، یعنی دوای هەڵەسێتەوە مناڵە ئەگەر تەنانەت تەمەنی بچووک بێ هەڵەسێتەوە ئەگریە سەریا بە دیوارە ئەقی ژێنێ دایکەوەکە نازانێت بەس ئەم چی لە قەوماوە سبەینێ وەکو مناڵێ لە دەرەچێ هێشتا تەمەنیش نازانم 16 ساڵە چەنە ئەچێ بە دەمانچەوە مناڵی خەڵکە کوژی. ببوورە مامۆستا زۆر کات دەبینین کە تەداخلاتێک دەکرێت وەکوی کە باسمان لە ماڵە خەزوورانی هەردوو لادا بێت. بۆ نمونە پیاوێک دەبینی کە خانمەکەی خۆی زۆر باش دەناسێت کە تەعاملی چۆنە تەبیعەتی چۆنە خانمێکی چۆنە، بەڵام دەبینی لە تەرەفی ماڵی باوکەوە لەبەر هەڕقێک هەبێ هەر حەسادەتێک هەبێ زۆر بە شێوەیەکی خراپ لە پشت ئەو ئافرەتەوە باسی ئەم خانمە ئەکەن بۆ مێردەکەی
دوجارم خانمە کە بەم شتە ئەزانێت دادەنیشێت لەگەڵم هاوسەری خۆیان مردەی خۆیان قسە و گفتوگۆ ئەکات کە ئەم شتەوانیە بەڵام ئەو پیاوەی هەر سوورە لەسەرەوەی کە قسەی ماڵی باوکی دروستە کە قسەی خوشکەکانی دروستە ئەبێ خانم لەم کاتەیە چی بکات چۆن بیسەلمێنێ بەەوە پیاوەی کەوانێ لە کاتێک چاکە و خانمە خۆی بەو شێوازە نەبووە بەڵام دوجار بەهۆی ئەم تەداخلاتانەوە بەهۆی ئەم کێشانەوە کە باس کراوە ئەم پیاوەڕقێک بەرامبەر بەم خانمە دروست دەکات شەڕی پێ ئەفرۆشێت کە لە بنەڕەتی شاوانیە کەواتە دوجار کێشە دروستە بێ ئەبێ هەردوو لا چ خانم بێت چ پیاوە بێت چی بکات ئەو ڕێگەیانە چین بۆ چارەسەرکردنی ئەم تەداخلاتانە بەڕێزیشت ئاماژت بۆ کرد کە ئەبێ ڕێگری بکرێت لەم تەداخلاتە کەواتە ئێمە ئەبێت چی بکەین ئەو ڕێگریانە کامان هەندێک جار ڕێگریەکە طبعا ئەوەی کەوتم پیاوەکەش بە هەمان شێوە نەبێت تۆقعی ئەو بکات لە ماڵی دایکە سێژەمە دایکی خواردنی خۆشی بۆ حازر بێت آخر خۆ ئێستا جیل ئەم جیلە تازە وەکوتن جیلی تەکنۆلۆژیا و جیلی دیجیتاڵی ینی زۆرێکیان هەر نازان خواردن دروستکەن لە سەرەتای زەواجەوە باشە تەدەخلات بەچی دروستە بێ پیاوەکە بەتەما بێ ئەم ئافر ئەم خێزانەی وەکو دایکی سێژەمە خواردن بخاتە بەردەستی و قیرە قیریشکا بەسەریا هێشتا هەر قبوڵی بێ ئەمە بەراوردکردنەکەی ئەمە هەڵەکەیە یا لەوانە دایکەکە خۆی دڵی کوڕەکەی کرمۆڵکە بە مەبەستی خراپیش نا شەرت نییە مەبەستیشی خراپ بێ ئەڵە ڕۆڵ ئەم ژنەی تۆ خواردن بۆ دروستەکە بۆڵای من خەمی تۆمە خەمی تۆمە مەسەلەن ڕەنگ و وەکو جاران نییە چیتان خواردووە پرسیارەکە لێەوە وردە وردە وای لێت پیاوەکە بیرەکە تۆ ینی کەواتە من ئەم ژنێ من باش نییە دایکە مەبەستی ئەوەی ئەم ژنێ من باش نییە زۆر تەبیعیە ئەبێ پیاوەکەش وەکوتم مەجال نەدا حتا ئەگەر قسەیان کرد مەجال نەدان بریتی نیە لە عاجزکردن نابێت دایک و باوکیش عاجزکرێ بەڵام ناشکرێ بە گویانکەی یعنی لەو مۆزوعانە ناکرێ بە گویانکەی هاوسەنگیەک ڕاگرێت هەر خۆی گەورە کە لە قورآنە ئەفەرمێ باسی دایک و باوکەکە وقضى ربك لا تعبدوا إلا إياه وبالوالدين إحسانا إما يبلغن عندك الكبر أحدهما يعني تو أبي تشاك بي لقل دايك وباوكا تشاك بريتي نية لدواي زواجو بقيان كي لهندي مسائل زور زور بشوكا هاد بليان بوبكا دليان خوشكا بس جيبجي مكا شكا تو كليرا خزانك بيك شو سوديكي هي يعني تو بقيك سوديكي أصلا من قناعتم هي دواي رقيشت لوان هەڵەسێ یعنی باشبوون لەگەڵ دایک و باوکە لە دوای زەواجەوە کاتێک زۆر پێویستە کەوان پێویستیان بە تۆ هەیە ڕاستە خۆ دوای ئاەتەکە جوانتر بوو نیشێکات و ئەگەر پیر بوون گەشتە تەمەنێک ما يبلغن عندك الكبر أحدهما أو كلاهما فلا تقل لهما أف يعني هیچ ضرور نییە تۆ ئەگەر بزانی ئەم تەدەخلاتە زۆر تەسیل لە ژیانی تۆکە هەموو ڕۆژێڕاکی تۆ بۆ ماڵی خەزوران هەموو ڕۆژێڕاکی تۆ ماڵی باوکی هاوسەرەکەت مەبەستم ئەوە نییە نەشتن قەتعیکەن نه بەڵام هەموو شتە بەڵانسی ئەوێت ئەوەش کەوتوتە سەرەوەی کە وەک گوتم سەرەتای ئەچمەوە سەرەتا بەڕاستی ئەم تاقیکردنەوە گەورەیە پێویستی بە سعیکردن هەیە وەک هەر شتێکی کە کە ئێمە پێشوێ بچینە ناو ئیمتیحانەکەەوە ئەبێ خۆت ئامادەکرد بێ وەڵامت بۆ پرسیارەکان ئامادەکرد بێت بەمەوە بچیتە ناو ژیانی خێزانیەوە سەرکەوتووی بەڵێ زۆر سوپاس بۆ بەڕێز محەممەد سایی شارەزار لە گەشە و تەندروستی کۆمەڵ سوپاس بۆ ڕێنمای زانیاریەکان زۆر بەخێربی